سڵاو لەمە کاگۆ ئەی سڵاو لە تۆ ماندوو نەبی سپاس دەکەم خۆت ماندوو پرسیارەکانە بەلاوە چۆن بوو باش بوو کابرای هەولێری ئەمزارە دەیگوت یەک دەرەزەیە ئەم نانم دەرەزەیەکە باش کامیان قورسترین بوو بۆ تۆ هیچیان وابزانەوە بوو کەوتم ناوی هونەرمەندەکەم پێ بڵای پێت ئەویان ئەخر زۆرە ناتوانانی تەحدیدێکی بکەیت باش ئەی ئاسانترینیان چی بوو ئاسانترینیان هەمویان ئاسان بوو باش بۆ خەڵکی بترسێ لە پرسیارانە وەڵا هەنێکی لە جواب نایم و جوابێم و باش پێشەوان ئومێد شێخ محەممەد ئیسماعیل بەڵێ شێخ محەممەد نازناوی باوکتە یا ناوێتی ناویتی ناوێتی ناویتی بەڵێ باش ئەگەر نازناو بووە ئەموت کوڕە شێخ و هونەرمەندی دەبێ زۆری کوڕەشێخ و مەلایەکان دێنە ناو مەجای هونەر ئەگە سیر بکەیان مەجای ڕۆشنبیر ئەگە سیر بکەی لە قەدیم و زەمانەوە هەشە نمونەش زۆرە باش پێشتر باسی ئەومان کرد کە تۆ لە باڵەبانەوە بە گۆرانی بوون و بەناو بانگ بوون زۆرێک ئەڵێن ئەوانی کە میوزیسیانن ئەوانی کە ئالەتێک ئەسفەکەن کاتێک کە ئابن بە گۆرانی بێژ گۆرانی بێژێکی باشیانە دەرەچێت زۆرێکیش پێچەوانەی ئەوڕان ئەوانەی کە میوزیسیانن نابێت بن بە گۆرانی بێژ وابزانم تۆ دەرت خستکە لەگەڵ کامیانی وڵا واقع گتەمەشا بکەی زۆریان لە هونەرمەند زەکەریا بگرە بڵند بگرە هەواڵ بگرە لە سلێمانیش هەمانە یعنی زۆریان موزیک ژەم بووینە چونکە دوو بواری زۆر لێک نزیکە خۆ تو نابی ئەکتەر خۆ نابیە فیتەر تەجبیە نەبیانی تۆ میوزیک و گۆرانی تاهۆکەریەکە زۆر ئاسانترە تۆ ڕێەکە جوان دەبینی ڕۆناک دەبینی بەڵام گۆرانی بێژە بەتەنێ ینی کافینی هەردەنجی خۆش بی دەبی لە میوزیک بزانی هاگەر لەش زانی بژەنی دەبی مقامان لێک زیاز بکاتەوە لە میوزیک ژەن ئەو کێشەی نییە بۆ نایانێت تو سیرکە لە کازم سایر و لە عەرەبەکانی زۆری ئەوانی دەرەوەش هەمووی میوزیک ژەم بووینە باش نێوان لەگەڵ هونەرمەند زیاتر سات چۆنە ئێستا پێشە نێوانتان زۆر باش بوو ئارێ وەڵڵا ئەی ئێستا بەخوای دوای ئەوەی کە با بڵێن نەخۆش کەوت یەک دووزار قسەمان کردیان وەختی من لەوێ وەختەکانمان زۆر فەرقە بڕا بکەن دە حەوادث لێرە ڕووی دەدا ئەمن خەوتیمە بەیانی هەڵدەستام یانگۆ ئەو شتە ڕوویدا لەو لێر ئەوە بووە یەک دنیا تەلەفۆن لۆ داات یەکتریمان پێ نەدەژیە واقعان ئەمیش لێ مەشغوڵم ئەم تەڵەبەمەوە هەمیش با بڵێن ئیش دەکەی لەوێ وەکو ئێرە نییە لێرە یەک کەس ئیشکە سێ چا کەس دەژی بە بۆنەی مەشغوڵیەت و ئەوانە کەمتر قسەت لەگەڵ کرد 22 بوو 2022 وڵای ئێستا دەبی یەخی کاگەرسان و ئەوی بگرم ڕقەمە نوێیەکەی وەگرمەوە ڕقەمیشت لا نەماوە قەپاتە ئەو ڕقم زوو دەگۆڕ ڕقەنی زۆر باشە ئیشم پێی نەبووە لێ ئێخەم نەگرێت کەشفەکە کاتێ ئیشی بەیەکێکە بێ ناوەڵا هەر ئیسراحەتی پێویستە حەزم نەکرد نایە باسی ئاواز و هۆندراوە بەس هەر حەزم نییە دوور لە تەلەفۆنات سەردانە چی بکەم ئەوم پێچکە لە 2013 و 15 چوویمە لای دووجار لە لای بمان یەک لەو هیوایەتانەی و بیبینم لە پێش یعنی چووکە لە 2001ەوە بە تەلەفۆن ئەمە ڕەفیق بووی حتا 2013 بووی ئەو جبینیم زۆری ئەو دۆستانە ئێرە نیاندی تا بە تەلەفۆن قسانە زۆر باشە بە کۆی گشتی نێوان لەگەڵ هونەرمەندەکان چۆنە حتا با بڵێن لێرە بووم و گروپی میوزیکم هەبوو نێوانمان زۆر باش بوو دەرچوونم لە کوردستان و ئەو دەسەڵاتەی کە هەم بوو نەمما ئەوەی کە ئیشیان لە بۆ بکەم 156 بێکەلێک دەرچوون یعنی مەسلحچی دەرچوون یعنی کەمم دیت ڕۆژێک لە ڕۆژان لە بۆنەک ئەحواڵ پرسیینە چکە چۆنی ئەوە یعنی تۆ ستا لێرەنی ئەوە ئیشمان لە بۆ ناکەی ئیشی مۆسیقا ناکەی یان یارمەتیمان نادێ لەوەی زۆری بێکەلێک دەرچوون دەگە ڕێزم کە هاتمەوە بێژینگەکەمینە هەموو لە بێژینگدا پێویست بەوە ناکە زۆر خۆم بە هونەرمەندەکانمانی کرد بەڵام زۆر پەشیمانم ئەوانەی ناو بێژنەکە لە کامیان زۆر نزیکی لە میوزیک ژەنەکەیان گۆرانی بێژ گۆرانی بێژ لە ئێستادا کەمتر علاقە ینی ئەوم هەیە بەڵام لە ناو دڵی خۆم هەڵم گرتیە کەمتر دەیانبینم پەرتەوازێکی شەیە شوێنێک نییە بۆ کۆبنەوەی هونەرمەندان کاتی خۆی چوارچرا هەبوو دەوری وەزارەتەچی دەبینی ئێستا دەچمەنا وەزارەتی ڕۆشنبیری غەریبم بەخوای غەریبم خەڵکی تێدا هەر پەیوەندی بۆ بابەتان نییە
کتابەکەم لە بۆ ئیش و کاری هونەری ئەوە ساڵەی ڕێکە گیر بووە یعنی تۆ دەڕۆی ئێستا کە وەکو پێشان نییە هەندە نامەش باسمان کرد ئەوانەیە بڵێنەوە گلەیە کاکە وەزعی هونەر خراپە بەراورد بە چەند ساڵ کە ئەلبوم چی ئەلبوم دەکە ئەگەر بتوانانی ئیمکانیەتی بە گۆرانی کویانەوەتە بە ئالەتێکی دادەنیشی ئەگەر ناچار نەبی کوێ بە ئالەتێک دادن هەموو هونەرمەندە گەورەکانیش بێدەنگن نەکەم هونەرمەندانێک کە لۆکاڵ هەر هەموو بێدەنگن کەسێک چنیە کابینەینۆ لە زۆر شتی بەڕاستی چاکسازی جوانی کرد کۆمەڵە کشتی کرد لە ئاوەدانکردنەوە کاتێکی لە هونەریش چاکسازی بکە ئێستا کاتی هاتی بۆ هونەر بەڕاستی پێناسەی گەلانە ڕاست باسی هونەرت کرد دەشتی هەولێر و حەیران دوانەیەکی لێکدانە بڕا باڵێ نێوانە چۆنە لەگەڵ حەیران وەڵڵا حەیران ئەوەندە زەحمەتە یعنی لەوانەیە توانی بم لاوەک لە بەرکەم بەڵام نەمتوانی هەتا ئێستا خۆم لە حەیراندەم خەڵکەکەیە حەیران دەڵێ بەڕاستی هیچ وەکوینێت و حەیران بێژ بێ حەیران بێژ ئیشی حەیران وتنا بەڵام بەستە هەیە هەولێر و دەوروبەری زۆر جوان با بڵێن نووسیتمەوە گوتمە یەک لەوانە هەی نازە یەکێک لە گۆرانیانێکە ینی دەشتی هەولێر و ناوەندی هەولێر و ئەوانێ توانی ما و کاتی نازان دەبیتە هەی ناز نازانم هەی ناز خانم ناز ئەو لە بیرنیانەوەت دەبم بڵێتی بیرماتە بەس بۆمان بڵێ هەی ناز خانم ناز مەکە هەی ناز خانم ناز مەکە دەگیرم شەمامە تۆ دەنجێ مەکە ماچکەم کۆڵمانێ دیبانگاوات مەکە ئەو یەک لە گۆرانیانە بوو بەڕاستی ینی بە مۆسیقایەکی جوان و ئانە نوێمان کردەوە 2009 بوو دە شتێکی وا کۆمەڵە شتی لە باوت باش بڵم یەک کۆپلی بچووک حەیرانم بۆ بڵێ وەڵڵاه نازانم دەی شێوێنم هەریز نیشتیتمەوە چەند جار محاولم کردی قەت ئەوە نەبیمە لێم تێک دەچی زەحمەتە لاوەک باشترە هێشتا ئۆی فەلەیەک ئۆی فەلەیەک جبۆی تەجێشتم جیهەوانان عمرێ من چاردە بوو توش خوڕە دکەی مینەکانم نەشکلونە دەردە نەشکلونە دەردە ئەو دلێ من هەردە ناڵی ئۆی فەلەک ئۆی فەلەک ئۆی فەلەک ئۆی فەلەک ئۆی فەلەک ئۆی فەلەکێ ئەمە فەلەک باسی عمرێکە ئەوە تا دەمی خۆم نەگێدا نزیک بوونەوە لە چلەکانی تەمەن هەستە چۆنە هەستێکی چۆنە وەڵا لە خۆت بپرسە هەست پێ دەکەی بە خۆت من نە وەڵا خراپ نییە بینمان هەیە زۆرمان بینە بەس قەینە پێک دێن وەڵا تەمەن لە لای من ئەو قسە وەلە زۆر گوترایە دەبامش لێ لە بڵێم تەمەن بەس ڕقەمە هیچ سر نییە تۆ تەشبیه نەبی سیر بکە هەندێک سیارەیە ئێستا 2025 و 20 سارە و ماسەچیش دەینی 2007 و 5 و ئێستاش لە زادەی دەڕۆت باش واز لە عمرەکە بێنم نەمگوتم بەلاو چیش بەم نەگوت تازە باش لە چاوپێکەوتنێک بینیم ئەڵێ لە هونەرمەند عەزیزی وەیسی ڕاکەم وەڵا ڕاست دەکەی وەڵا ئەو مای تۆ لەناو بێژینگەکەی بەس زۆر جار ئەخات سەرەکەی دەستە خوارەوە بۆی بکەوی و دەی بەمەوە سەرێ و ڕامگرتیە دۆستێکی قەدیمی یەکترینە هەچووی خێزانیمان هەیە ئیشم لە بۆ کردیە و دی لەگەڵ کەس و کاری من تێکەڵ بووە و هاتە کەنەداش لەوێش بینی ماوزە بە سەعبەت زۆر دەدەمگو دەستمە هەر شوێنێک ئەتوولێ زۆر زار دەمگو خواردن دلیڤەری گاز دەکەین دەرکەی دەکەمەوە توێ یعنی
لێم کردە سەعبەت ینی ئەوەدا لە کەنەدای هات بە حەفلەیە وە قەرارماندانە لە زێکی برادێکمان تەسی وتم ئۆ تو لێرەشی وازم لێ نای لەم شوێنە چی داویش کردیان نوکتە و پێکەنی هەزارە دەستە شوێنی دەرێ ئومیدە های بەموتێ نارە ئومێدری باش ناوچەند هونەرمەندێکت بۆڵێ باسێکی کورتیانم بۆ بکە و پۆلێنێکم بۆ بکە لە نێوانیان ناو مەژ لە نایکەم دیار دەرسیم هەڤاڵ ئیبراهیم ئەیوب عەلی سیادە ئەزهەر باش دیار دەرسیم دیار دەرسیم بڕوا بکە چۆن حەزم لە زیادە سەعەد و زەکەریا ئەوانە بوو ببینە برادەر و دۆست و قسمە دوواری کەوت گروپمان لەگە هونەرمەند زیاد لەگە زەکەریادانە بوومە دۆستی زیادە سەعەدی یەک لەوانەش دیار دەرسیم ئەمن موزیکی ینی باڵەبان نەی و ئەوانم هەموو لە دیار دەرسیمی بەرەو پێش زۆر جێم لێ دەگرت کە ئەینەن ئەو ستایلە ئەمن حەزم لێیە جا لە ڕێگای دۆستەکی خۆمەویش کوردی باکووری کوردستانە یەکتریمان ناسی لە نزیکەوە دوسێ زار یەکتریمان دیتەوە پلانیشمانە بە گۆرانیی سۆرانی بێ کۆ بڵێن بەسەدا ئەمە ڕۆیشتمە ڕۆژە هات بوو ئێرە وڵات تەلەفۆنی کرد ڕقەمەکی قەدیمم هەبوو ئێستا نەماوە گوتم وەڵا کاک دیار ئەمە لە کوردستان نەماوە جا ئەگەر وەختەچکە بێمەوە چونکە هاتو چوو بە ئیقامەی تۆزەکە زەحمەت بوو ئەو کاتی کەمتر دەمتوانێت دوای کە دەبێت ستیزن هاتوچوو ئاسانە و خۆشترە یان دایرێککە دەتانی بێرە لە هاتنەوەم لە بۆ ئێرە ساڵەکە دەمێ محاولە بکەم بێتە ئێرە ئەو شتێک کە هەیتمان ئێستا ناوی گۆرانەکەی ناڵێم یەکێک جێلی بی ڕازەچی ڕکۆری دەکات چەند جار ئەوە لە ناو باسم کردەوە ئەو فکرێ هەیتە دەدزرێ دا شتێکی جوانە ئەو زۆر کەیفی پێهات پێمان خۆشە بە دوێت گۆرانیی بڵێن یەکەکە لەو گۆرانی بێژانەی بەڕاستی زۆر حەزم لەدەنیشتی ئێستا ژێ ئەو ئەلیەوە دۆستینەوە برادرین وەم هونەرمەندێکی زۆر زۆر سەرکەوتۆ لەکنە من دەنجیم هەتا بێحەد دەنجیوشم پێ خۆش هەڤاڵ ئیبراهیم هەڤاڵ ئیبراهیمیش بە هەمان شێوەز ئەو ئەلبومانەی هەڤاڵ ئیبراهیمی زۆری بەخۆم ئاسم کردی دەنگێکی تایبەتی هەیە زەکەریاژەوە بێ سنوورە زیاد سەدیشەوە ئەوانە هەموو لەکنە من بەڕاستی تۆپن جا پۆلەنێکم بۆ بکە لە بینیانە ڕێزبەندیەکم بۆ بکە ناتوانم سەختە بۆ من سەختە چکە هەمیان دەناسم ناسینە بەڵامی یەکێکیان لە تۆپ بێ یەکێک دووەم بێ دام دەکرێ ئاسانترە بەڵام ئەوم پێ ناکرێ بۆ زۆر ئاسان ینی بڵێم یەکەمیان و دووەمیان و سێ ناکرێ وەڵڵا ئەوەیان ناکەمنت باشە گۆرانیم بۆ بڵێ چ گۆرانی یەکێک لەو هونەرمەندانە ئەو گۆرانیا زۆرم پێخۆش جێک زارز کرد لە مقابلە شتووە گوتم کاکەوی بێ وتی مەڵاوەی مەکە مەڵاوەی سەختە تمەڕۆ چی لێەکەم ڕۆژی ڕەشی بەختە ڕۆژگاری گانەدا بەعشقی من و تۆ تیتر توانە سووتێ منیش نەگریم بۆ تۆ ڕۆژگاری گانەدا نادا بەعشقی من و تۆ تیتر توانە سووتێ منیش نەگریم بۆ تۆ منیش نەگریم بۆ تۆ دوور و درێژە با بەرنامەکەمان بۆی ئەوە نەکەیات کۆتا پرسیارە لێ بکەم لە چ بەرهەمێکی خۆت پەشیمانی بەرهەمێکی خۆم پەشیمانم لەوانەی کرایتە کلیپ هەرچی بێ ئەگەر لە تەسویرەکانیان پەشیمان بوو لەوانەیە ئێستا باوی هەندێک سیناریو هەیە نەبی یعنی ئەگەر بکرێت لە ڕیکۆرد و گوتن لە هیچیان پەشیمان نیمە بەڵام لۆ نمونە لە مەشهەدێک لە خۆت پێم بڵێ هەیە بەڕاستی ئەگەر دووبارە ببتەوە ئەو شتە لەوانە نییە قوبوڵ بکەم مۆیدانین تەمەنی هەرزەکاری و تازە هاتنە ناو هونەرێک تۆزێک بەڵێ ئەو مەشهدێک کە کوڕەکە پارە فڕەدە سە کچەکە ئەو کاتیش لەگەڵ ڕێ نەبووم بەڵام برادران کە ئەوانەتێن لای مەبە و ئەوە یەککە لە بابەتانە هەیە و چونکە من زۆر حساب لە بوو مشتەما دەکەم لە کلیپەکانم حەزم لێ نییە لەسەریشم کەوت
یەک دوو لەقتەشم ئەو کاتی بڕی لام برد پاشەوەی بڵاو بۆەوە چوم لە تەلەڤیزیۆنێک ئەمین وەکتی ئێستانە و کەناڵەکان کەم بوون چوم وەرم گرتەوە و ئیتریانمدایە لەگەر لە کلیپەکان ئەگەنا لە ڕیکۆرد و گوتن نان بڕوا بکە وەکو ئێستانیە زۆر بە شتەکانی خۆمان دەبووم بە تایبەتی لە ئەلبومی وەڵامی عەشق 6 مانگ خەریکی بووم ئەندێک ئیشم لێرە بوو هەندێکی لە تورکیا بوو کاک زەکەریا قسەی لەگە مرادی دەکرد ئەو ستۆدیۆی خۆی زۆر هاوکارم بوو لەوێ شتەکانی کەمان تەواو کرد یەک خەلەلی بەسیط دەبوو دەڕۆیشتم تکیتم دەبڕی دەمبردەوە لە بۆ ماسرینگ و میکس و کۆمەڵک شتە بوو نەمدەویست چکە ئەرشیف زۆر مهمە نەمدەویست ئەرشیفم بەتاڵ ئێستاژ ینی شانازی بە ویشانەی خۆم دەکەم خۆی قەرار بووی کە کۆتای پرسیار بێ بەس بامە کۆتا پرسیار بێ چاوەڕێ بەرهەمی نوێ بکەین کەی وەڵی نامێ شتێکی وا بکەم بە پارەی بەستی دروست بکرێ حەزم نیشتێکی جوان و هەم سوورەکەش کلیپەکەش کلیپەکی جوانبی بەڵام بە دووسێ شوێنە گوتیە تا ئێستا قەنعاتیان نهاتی سپۆنسەر بکەن گە هەر نەکرا بۆ خۆم شتێکی خۆم دەفرۆشم لە خزمەتی گۆرانیەکەم دادنێت پێچ خۆشم حاضر کردیە ئێمە هیچمان نەماگەر تۆ شتێک وەڵام سپاسی جەنابت و برادران دەکەم دەست خۆشبی سەرکەوتوو بن جوانە بەرنامەکەتان جوانە و اقتراحشم لە بۆ برادران کرد لە مستەقبل برنامەی میوزیکی شۆتان هەبی زۆر باش چۆ فراغە هەیە وەڵە ئەوی بەم بکرێت لە خزمەت دامە ئەویتانم لە توانای خۆ دەستی تو خۆش چاوەخان زۆر سپاس بەڕێز